سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم جارێکی تر بە بەرنامەی ئێمە بینەران ئەبینەوە میوانی ماڵەکانتان لە بەرنامەی ئەمڕۆماندا لەگەڵ هاوڕێی هاوکارم کاروان کۆمەڵی بابەتمان هەیە کە پێشکەشتانیەکەی. منیش سڵاوتان لێ یەکەم و هیوادارم لە هەر کوێیەکەن ساخ و سەلامەت بن. لە بەرنامەی ئەمڕۆماندا هەروەکو چاوان وتی کۆمەڵێک بابەت و نامەمان هەیە کە پێشکەشتانیەکەین. فەرموون لەگەڵمان. کاروان بەرنامەی ئەم هەفتەیەشمان وەکو هەفتەکانی پێش و تەرخان کراوە بە قسە و باس و لێکدانەوە و گواستنەوەی نەزەر بۆ چوون لەسەر بزوستنەوەی ناوخۆ ئێران. ئەم بزوستنەوەیە ڕوودا و ئاکامەکانی بۆتە جێگەی باس و خواستی هەر تاکە کەس و هەر کۆڕ و مەحفڵێکی ناوخۆ لە ئێران و کوردستان کە ڕاستەوخۆ گرێدراوی چارەنووسیانە. بۆیە بەرنامەی ئێمە بینەرانیش کاتی خۆی تەرخان کردووە بۆ قسە و باس و نەزەر و ڕاوبۆچوونی جیاواز لەم بارەوە. ئەم هەفتەیەش ئێمە تێکۆشاوین لە پەیام و نووسراوەکاندا کە لە دەرەوەی ئێراندا بۆمان هاتووە چۆن پەیوەندی لە ناوخۆ زۆر بەئەستەم و کەمە. تیش بخەینە سەر گەلێک پرسیار و ڕاوبۆچوون بەش بە حاڵی خۆمان ڕێگای دۆزینەوەی وەڵامی گونجاویش تاوتۆی بکەین. زۆر ڕاستە، بەڵام ئیجازە بە پێش هەر باسێک ئاماژە بەوە بکەین کە لە ساتە هەستیارەکاندا کە مێژووی نەتەوەیەک بە خوێن ئەنووسرێت پێش هەر شیکاری و پرسیار و وەڵامێک ئەبێت لە بەرامبەر شکۆی ئازایەتی خەڵکێکدا بەڕێزەوە بوێستین و سەردانەوێنین کە بەدەستی بەتاڵ لە بەرامبەر ماشینی سەرکوتی دەسەڵاتێکی خوێنڕێژ و جەنایەتکار ڕاوەستاون و هاواری ئازادی و بەرابەریەکەن. ئەوەی لەم ماوەدا لە شەقامەکانی ئێران ڕوویدا نەک ڕووداوێکی سادە، بەڵکو ڕوبەڕووبوونەوەی ڕەوتی مافی سندنەوەی ژیان و مافی ئینسانی بوو لە بەرامبەر تاوانکاری ئاشکرا و ڕێکخراوی دەسەڵاتێکی دژە ئینسانی. بەڵێ کاروان، ئەوەیەکەوە ئێمە لە ئێستادا پێکەوە قسە دەکەین ڕێگای گەیاندنی زانیاری داخراون. ئێران بە ئەنقەز لە تاریکستاندا نوقم کراوە. ئەمە بە ئاشکرا کودتایەک دژی خەڵکی ڕاپەڕیوە تا دەنگیان بە هیچ کوێن نەگات. بۆیە ئاماری ئەم جنایەتە بێوێنەیە جیاوازن. لە سەدانەوە تا هەزاران کوژرا و بریندار کە ئەلبەت خامنەی لە ئاخرین وتاری داددانی بە هەزاران کوژرا و دانا، بەڵام جیا لەم ئامار وەرقامانە ڕاستیەکی ڕوون و حاشا هەڵنەگر ئەوەیە کە گیان بەختکردوانی ئەم ڕاپەڕینە ژمارە و ڕقم نین، ئەوان بەشێکن لە ویژدانی باگای کۆمەلگای کە بڕیاری داوە دژ بەستەم و نابەرابەری و بێمافی بێتە دەنگ. بۆیە ئێمە ئەمڕۆ لە ئاستی ئەم جنایەتە تەنها ماتەمدار نین، ئێمە شایەتی گۆڕانکاریەکی بەرچاوی ویژدانین، ویژدانێک و هاوارێک
کە نابۆستەم و سەرکوتوو بێمافی بەرز کردوێتەوە. ئەم قسانە پێش هەر شتێک ڕێزگرتن لە خەباتکارانێک کە نرخی ئەم ناگوتنەیان بە گیانی شیرینی خۆیان داوە. سەرخۆشیەکە لە قۆڵایی دڵەوە بۆ ئەو خانەوادانە کە گەلێک لە ئازیزانیان لەدەستاوە. بەڵێ من پێم وایە شیوەن هەرچەندە پێویستە بەڵام بەس نییە. ئەمڕۆ شیوەنی ئێمە دەبێت بگۆڕدرێت بۆ بەرپرسیارەتی. تێپەڕین لە مەیدانی هەستەکان چوونە ناو بواری شیکردنەوەی لۆژیکی ئەم کارەساتە و بیکەین بە ئەزمون بۆ ئیدامەی ڕێگەمان. ئەمە نەک هەڵبژاردنێک بەڵکو پێویستیەکی حاشا هەڵنەگرە. ئێمە ئەرکدارین تەنانەت لە تاریکترین ساتەکاندا بە ڕوانگەیەکی زانستی توانای ڕێخستن، وێناکردنی ئەگەرەکانی سەر ڕێگا، توانای بەرگەگرتنی کۆمەلگا هەڵبسەنگێنین و بەهێزی بکەین. بەڵێ لەم ڕێگایەدا دەبێ بە وریاییەوە بڕوانینە ئەگەرەکانی سەر ڕێگامان. ئەم ڕۆژانە سەختە، ئەگەرچی دژوار و پڕئازارن بەڵام کۆتاییان هەیە. ئێران لە دژی مێژووی خۆیاندا گەلێک جار خەڵکی ئێران لە دژی مێژووی خۆیاندا گەلێک جار نیشانیان داوە کە لە خەبات لە دژی زوڵم و سەرکوت دەست هەڵناگرن. ئەمڕۆژ لەگەڵ هەموو سەرکوتەکان و خوێنڕشتەکاندا هیوا هێشتا زیندووە. هیوا بۆ ڕۆژێک کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش وستەم لێکراو خەڵکی تینووی هەناسەیەک کێشان بە ئازادی بتوانن بە ئازاد و یەکسان و خۆشگوزەران دابژین. ئێستا قسە لە دۆزینەوەی هەڵەکان و کردنی بە ئەزمون بۆ چۆنیەتی ئێدامەی ڕێگا، شیکردنەوەی وردی هاوسەنگی هێزەکان و خۆ ئامادەکردن بۆ بەهێزکردنی گوتنی نا بۆ ستەم و سەرکوت و بێمافی تەنها ڕێگەیە بۆ پاراستنی ئەو خوێنانەی کە بۆ ژیان ڕژانە سەر شەقام. ئێستا کاتی ئەوەیە خەم بکەینە ئاگایی و تووڕەئی بکەینە تەدبیر بۆ داهاتووی کە تیادا هیچ گیانێک بەخت نەکرێ و هیچ هاوارێک بێوەڵام نەمێنێتەوە. کاروانبا ناوبڕێک وەربگرین پێشەوەی کە ئێدامە بەرنامەکەمان بدەین. فەرموون. شۆڕشێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکرد بۆ خەباتی ئازادی ئینسان. بانگەوازی شۆڕشێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکرد بۆ خەباتی ئازادی ئینسان. شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتمان با مسۆگەر بێ سەربەستی و حورمەتی ژیان. شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتمان با مسۆگەر بێ سەربەستی و حورمەتی ژیان. با مسۆگەر بێ سەربەستی و حورمەتی ژیان. ترس دەخاتە دڵی دوژمنان. بابە یەک بین باب و یەک بین پێکاتە و گەلان. یەکیەتی ترس دەخاتە دڵی دوژمنان. خۆ نەویستی بەدی دێنێ ئاوەت و خەومان. باڵندەی ئامانجمان نەفڕێنێ بۆ ئاسمان. خۆ نەویستی بەدی دێنێ ئاوەت و خەومان. باڵندەی ئامانجمان نەفڕێنێ بۆ ئاسمان. باڵندەی ئامانجمان نەفڕێنێ بۆ ئاسمان. باوەری یەکسانی هەموو چین و توێژەکان. پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان. باوەری یەکسانی هەموو چین و توێژەکان. پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان. بۆ یەکیشمان یەک دەنگین و پڕ بە گەرومان. شت ژیان ئازادی بۆتە وێردی سەر زمان. بۆ یەکیشمان یەک دەنگین و پڕ بە گەرومان. شت ژیان ئازادی بۆتە وێردی سەر زمان. شت ژیان ئازادی بۆتە ڕەمزی بەرخودا.
مرگ بین لە هەناسەدا ساڵەکەی کۆلەی زۆردارانەی ئینسانەکە بۆ دەبێت چاوەڕێ مرگ بین لە هەناسەدا شۆڕژێکی گەورەمێک بخەین بۆمان و نەمان با یەکجاری ئازادی بێت بەداهاتوومان بۆ یەگشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان شت ژیان ئازادی بۆتە وێردی سەر زەمان شت ژیان ئازادی بۆتە ڕەمزی بەرخودا کاروان نامەی بەرنامەکەمان هەنامەیەکی کاک عەباسە لە نووسراوەیەکدا دەڵێ ترس وەک چیمەنتۆی هەموو دەسەڵاتێکی دیکتاتۆر ئیش دەکات. ئایدۆلۆژیا یان نەتەنانەت هێزی سەرکوزگەر بە تەنها ناتوانن ئەم بیرە گەورەیە لەسەر پێڕابگرن ترسە کە کار دەکات. بەڵام کاتێک ترس بڕوخێ ئامرازە ئاساییەکان وەک ئایدۆلۆژی و سەرکوت هێزی خۆیان بۆ ڕاگررتنی جەماوەرێکی ناڕازی کە ڕاپەڕیوە لەدەست دەدەن. کاتێک ترس نەمێنێت ئیتر پرسیار ئەوە نییە کە ئایا حکوومەتی دیکتاتۆر دەڕوخێت یان نە، بەڵکو پرسیار ئەوەیە کە کەی دەڕوخێت و چۆن دەڕوخێت. کۆماری ئیسلامی ئێران لە سەرەتاوە لەم ڕاستیەی تێگەیشت. هەرکە دەسەڵاتی گرتە دەستی کرد بە دروستکردنی تۆقاندن و وەحشەت. بنیادنانی ترس شتێکی لاوەکی بۆ ئەم دەسەڵاتە نەبوو، بەڵکو دەبوو کارێکی وا بکات کە بنچینەی لە ناخی کۆمەلگایە داکوتێت. لە سێدارەدانە گشتیەکان لە ڕێوڕسمی ئاشکرا ئەنجامەدران. وێنەی تەرمە هەڵواسراوەکان یان جەستەی بە خوێن گەوزا و بە گولا لاپەڕەکانی ڕۆژنامەکانی پڕ دەکردەوە و لە تەلەڤیزیۆنی دەوڵەتی پەخشەکرانەوە. پەیامەکە زۆر ڕوون بوو. شۆڕشی ئیسلامی بە خوێن سەرکەوتووە و بۆ مانەوەشی لە ڕشنی خوێن بێبەزەییە. بەڵام ئەم حاڵە لە ترس شکستی هێنا. ئەم خەرمانە لە ترس شکستی هێنا. بزوتنەوەی جەماوەری بەردەوام و خەڵکی ماندوو لە ستەم و سەرکوت و بێماف دەستیان پێکرد تا سەرنجام لە ساڵی 1401 واتە شۆڕشی ژینا بە ناوی ژن ژیان ئازادی گەیشتنە لووتکەی خۆی و لەو کاتەوە قەڵای ئەم ترسا قەڵشێکی گەورەی تێکەوتووە. بڵێ ئەم بزوستنەوەیە پشڕانێکی بەرچاوی لە دەسەڵاتی ئاینی دروست کرد. کاتێک ژنان بە ئازایانە حیجابەکانیان لادا و لە شوێنە گشتیەکان لادا، کاتێک بەبێ حیجابی ئاشکرا لە تەنیش چەکدارانی دەوڵەت تێدەپەڕین، شتێک ڕوویدا کە ناگەڕێتەوە. ترس ڕووخە و بوێری هاتە ڕوو. ڕژیم ئەو کاتیش دەیتوانی دەستگیر بکات، لێ بدات، کوێر بکات و بکوژێت. بەڵام چیتر نەیدەتوانی ژنان بترسێنێت بۆ قبولکردنی سوکایەتی بە کەرامەتی ئینسانی خۆیان. لەم مانگەکانی یەکەمی ناڕزایەتیەکاندا زیاتر لە 19,000 کەس دەستگیرکران و نزیکەی 500 کەس کوژران. لە کاتێکدا هێزەکانی حکوومەت هەوڵیان دەدا ترس دووبارە بەسەر ژناندا بسەپێنن و بە دوایدا بەسەر کۆمەڵگایش. هەوڵەکەیان شکستی هێنا، چۆن بزوستنەوەکە باڵای کرد بۆ ئاستێکی بەرفراوانی جەماوەری و ژنان بەردەوام بوون لە سەرپێچیکردن. لە ئاستی ناوچەیشدا ئەو وێنایەی کە ڕێبەرانی کۆماری ئیسلامی لە خۆیان پەروەردەیان کردبوو دەستی بە درزبرزن کرد. شەڕی کورد بەڵام کاریگەری 12 ڕۆژە نەک تەنها لە ڕووی سەربازیەوە بەڵکو لە ڕووی دەرونیەوە هەیمەنەی کۆماری ئیسلامی ڕووخان. ئەوەی سیستمە دیکتاتۆرەکان زیاتر لە هەموو شتێک لێ دەترسن شکست نییە، بەڵکو دەرکەوتنی لاوازیە و ڕووخانی ترسە. کاردانەوەی ڕژیم بەرامبەر بە دوایین دەوری ناڕزایەتیەکان لە بەفرامباری ئەم ساڵ وەک چاوەڕوانەکرا زۆر توند و تیژ بووە. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ژمارەی کوژراوان لە نێوان 2500 تا 3400 و سەرچاوەکانی تر پتر لە 10,000 کەس مەزەندە دەکەن کە زۆربەیان خۆپشاندەرانێک بوون کە بوونە ئامانجی گولەی سەرشەقامەکان. ڕژیم وەک پیشەی هەمیشەیی خۆی بۆ پاساوی ئەم جەنایەتانە پەنای بروەتە بەکاربردنی دەستەواژەی دەستێوەردانی دەرەکی و تێرۆریست و لە ناوبردنی خۆپشاندەران. بەڵام هەمووی ئەمانە نیشانەی هێز نییە، نیشانەی تۆقینە. کاتێک ئەبینین خەڵک لە هەمان کاتدا بە دوای تەرمی ئازیزانیاندا دەگەڕێن، هاواری مەرگ بۆ خامنەی بەرز دەکەنەوە، نیشان نەدات کە ئەم خەڵکە هیچیان بۆ نەماوەکە لە دەستی بن. کەوابوو هەرچەند ترس دەڕوخێت، ڕژیم بۆ قەرەبووکردنەوەی ناچارە توندوتیژی زیاتر بکات. ئەو ڕاستە دەرەخات کە سەرکوتەکانی پێشوو ئەو ڕاستیە دەرەخات ببورن کە سەرکوتەکانی پێشوو تەنها بووەتە هۆی لەدایکبوونی بزوتنەوەیەکی گەورەتر لە پێشووتری خۆی. بەڵێ لە کۆساییدا کاک عەباس دەڵێ
تمشا بکەن کاتێک قسەکردن سنووردار دەکرێت خەڵک ڕێگەی تازە بۆ قسەکردن دەدۆزنەوە. لە ئێران ئەمڕۆدا سەرکۆت دایکی دۆزینەوەی بەردەوامی شێوەی نوێ ناڕزایەتیە. دژەژەهری ترسە. هەر هەوڵێک بۆ بێدەنگکردن جۆرێکی تازە لە دەربڕین دروست دەکات. هەر هەوڵێک بۆ ترساندن ڕێزمانی تازەی سەرپێشی بەرهەم دەهێنێت. ئەوە ڕاستەکە دەوڵەت هێشتا ئەمرازەکانی تونند و تیژی لەدەستدایە، بەڵام کۆنتترۆڵی باوەڕەکانی لەدەستداوە و تازە بۆی ناگەڕێتەوە. کۆماری ئیسلامی ڕەنگە هێشتا بە زۆر حکم کات و ڕەنگە بتوانێت ئەم دۆڕەی نافەرمانی سەرکوت بکات، بەڵام چەکی ترسی لەدەستداوە. بۆیە ئەم دۆخە تا هەتایە بەردەوام نابێت. گومان مەکەن کە کۆماری ئیسلامی لە دەرووندا ڕووخاوە. کۆرپەی سەر هەڵدانە زانستگی فام و هەرمانە داوێنم فێرگەی ژیانە گڕ و گاڵی بەرخۆدانە لەیلەیەم وانەی هەبینە وانە یازایەتی ژینە ڕاهێنانی سەربەستیە ئاوازی خۆشەویستیە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبەی ژین و ڤیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبەی خواژنی ئاوین و ئاشتیم جیهانم هەرە ڕەنگینە لەشی لێگانی خۆشیندەم بەداماری ئەم جیهانە داوێنم تاژی لە بۆنی فەلسەفەی گوڵی ژیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبەی ژین و ڤیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبەی ژین و ڤیانە ئازاری ژینی نەحازی لەبەر بێتە برەوتونە لانجی کۆرپەی سەر هەڵدانە زانستگەی فام و هەرمانە داوێنم فێرگەی ژیانە گوڕ و گاڵی بەرخۆدانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبەی ژین و ڤیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبەی ژین و ڤیانە
کاروان پێشەوەی کە بابەتەکانی تر کە سەبارەتە بە ئێران بخۆنینەوە تیش بخێنە سەر بابەتێکی تر هەروەکوتەوە بینەرانیشمان ئاگادارن لەم ڕۆژانەی دواییدا هێرشی دەوڵەتی کۆنە داعشی سووریا بۆ سەر کوردستانی ڕۆژاوا دەستی پێکردووە دووە بە دوای ئەو تێکەڵچوونە خوێناویەی نێوان هێزەکانی حکوومەتی ناوەندی سووریا و هێزەکانی سووریای دموکراتیک واتە هەسەدام سەرنجام لەژێر گوشاری قورسی دەوڵەتی ئەمریکا و تورکیا ڕێککەوتنێک لە نێوان حکوومەتی سووریا و هێزەکانی سووریای دموکراتیک واژۆکرا کە تیادا بەڕوونی مافەکانی خەڵکی کورد پشتگوێخراوە. لەم بارەوە کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕاگەاندنێکی بڵاو کردووەتەوە کە لە بەشێکی داهاتووە ڕێککەوتنی 18 ژانڤیە 2026 دەری دەخات کە ئەم بەڵگەنامەیە تەنها واژۆکردنی پارچە کاغەزێک نییە بەڵکو ئاڵوگۆڕێکی ژیئۆپۆلیتیکی مەترسیدارە کە تیادا بەڕێژەوەندی و ماف و کەرامەتی خەڵکی کورد لە ڕۆژاوە بە ئاشکرا لەسەر مێزی دانوستان پێشێلکراوە. ئەم ڕێککەوتنە بەرهەمی پیلانێکی ناوچەئی و نێودەوڵەتیە کە تیادا دەوڵەتی ئەمریکا و تورکیا و سووریا بە هاودەستی یەکتر دەیان هەوێت بە ئاشکرا مافی نەتەوەی کورد لە سووریا پێشێل بکەن. بەڵێ هەروەها باسی ئەوە کراوە کشانەوەی خێرای هێزەکانی قەسەدە لە ناوچەی دەیرە زور و ڕەقا و قبولکردنی بە ناچاری توانەوەیان لە ناو سوپای سووریەدا نەک هەر شکستێکی نظامی بەڵکو دەرەنجامی گوشارێکی ڕێکخراوی نێودەوڵەتی بوو بۆ ئەوەی کە خەڵکی کورد ناچار بەم پاشەکشەیە بکەن. ئەم ڕێکەوتنە بەبێ هیچ بەشداریەکی ڕاستەقینەی نوێنەرانی خەڵکی کورد نووسراوە و بەسەریاندا سەپێنراوە. هۆکاری سەرەکی ئەم کارەساتە وەرچەرخانی لە ناکاو و بێشەرمانەی سیاسەتی دەرەوەی ئامریکایە. لە سووریای دوای ئەسەد ئەولەویەتەکانی واشنگتۆن گۆڕاون و چیتر نایەوێت بە کارتی مافی خەڵکی کورد کایە بکات. دۆناڵد ترامپ کە سووریەوە کارگەیەکی بازرگانی ئەبینێت بە لۆژیکی قازانجی دەست بەجێ مامەڵە دەکات. نەک هەر مەبەستی دێمۆکراسی نییە بەڵکو بە شوێن سەقامگیریەکی ساختە و هەرزاندا ئاگەڕێت تەنانەت بە بەهای قوربانیکردنی دڵسۆزترین هاوپەیمانەکانی. ئامانجەکانی ترامپ لەم ڕێکەوتنە بریتین لە دەستەبەرکردنی ئەمنیەتی سنوورەکانی ئیسرائیل، ڕازیکردنی تورکیا بە لەناوبردنی مافە نەتەوەیەکانی خەڵکی کورد، دەستڕاگەیشتن بە کێڵگە نەوتیەکان و وەبەرهێنان تیایاندا کنترۆڵکردنی سیستەمی بانکی سووریە و فشارخستنە سەر پێگەی ڕووسیەیە لە ڕێگەی دەوڵەتی ئەحمەد شەرعەوە. بەڵێ لە کۆتایی ئەم ڕاگەیاندنەدا هاتووە ئێمە ئەم ڕێکەوتنە بە دوور لە هەر چەشنە مەشروعیەتێکی ئەخلاقی و سیاسی و یاسایی دەزانین. ئەم ڕێکەوتنە بەکردەوە جێبەجێ ناکرێت چونکە یەکەم لەسەر بنەمای گوشار و هێز نووسراوە نەک بەشداری و ڕەزامەندی ڕاستەقینەی نوێنەرانی خەڵکی کوردستان. دووهەم مافە بنەڕەتیەکانی میلەتێک پشتگوێ دەخات ڕادەستی داعشیان دەکات بە جلوبەرگێکی جیاوازەوە. سێهەم هاوکێشە مەیدانەکان و وێرادەی خەڵکی کورد بۆ داکۆکێکردن لە مافەکانی ڕێکەوتنێکی لەو شێوەیە بەکردەوە دەکات بە پرسێک کە شیاوی جێبەجێکردن نییە. مێژوو سەلماندوویەتی کە سپایەکی تینووی خوێن و تاڵان و بڕۆ تەنها بە ئیرادەی جەماوەرێکی چەکدار تێکدەشکێت کە بڕیاریانداوە تەسلیم نەبن. خەڵکی کورد کە توانیان داعش لەگەڵ شکست بەراڕووبکەنەوە تەسلیمی داعش بە ڕوخسارێکی ترەوە نابن کە دەیەوێت بە ناوی دەوڵەتەوە پاکتاوی نەتەوەی ئەنجامدات. ئێمە داوا لە هەموو خەڵکی ئازادیخوازی جیهان و دامەزراوەکانی مافی مرۆڤ و مێدیا سەربەخۆکان و ڕای گشتی جیهانی دەکەین کە دەنگی خەڵکی کورد لە کوردستانی سووریا بن و ڕێگە نەدەن کارەساتێکی تری مرۆیی لە بێدەنگیدا ڕوو بدات. چارەنووسی بزوستنەوەی ڕۆژاوە لە سووریا نەک تەنها بۆ خەڵکی کورد لە وڵاتە بەڵکو بۆ خەڵکی کورد لە پارچەکانی دیکەی کوردستان و تەنانەت بۆ جەهاتووی سووریاش گرنگە. پاراستنی ئەم دەستکەوتانە ئەرکێکە لەسەر شانی هەموو ئەو کەسانێکە پابەندن بە ئازادی و مافی دیاریکردنی چارەنووس بۆ نەتەوەکان. کاکسمایل لە پەیامێکی کووردا نووسیویەتی هێرشە فراوانەکان بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە پلانی دەوڵەتی داگیرکەری تورک و پشتیوانی گروپە چەتەکان بە ئامانجی لە ناوبردنی تەواوەتی گەلی کورد لە هەموو بەشەکان دەستی پێکردووە. هێرشەکانی دەوڵەتی جەولانی بۆ داگیرکردنی تەواوەتی ڕۆژاوا و تێکدانی سیستمی خۆبەڕێوبەری دموکراتیکە. هێزە داگیرکەرەکان دەیانەوێت ڕێگری لە ئازادی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەن. تاکو بۆ سەدەیەکی دیکە کورد لە مافەکانی بێبەش بکەن و لە ڕێگەی گۆڕینی دەمۆگرافیاوە کۆمەڵکوژی و قڕکردنی کەلتوری ئەنجام بن. داوا لە گەلی کورد لە هەر چوار بەشەکەی کوردستان و لە ئەوروپا و لە هەموو جیهانەکەین کە لەگەڵ هەموو ئینسانێکی ئازادی خواست بەشداری لە خۆپیشاندانە گشتیەکاندا بکەن
بۆ پوچەڵکردنەوەی ئەم پیلانە، چونکە ئەم شەڕا تەنها دژی کورد نییە، بەڵکو زیان بە هەموو گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاز دەگەیەنێت و ڕێگرە لە بەردەم شۆڕشی گەلان و ئازادیخوازانی ناوچەکە. Hani benim sevincim nerede? Bilyelerim topacım, kiraz ağacında yırtılan gömleğim. Çaldılar çocukluğumu habersiz. Penceresiz kaldım anne, penceresiz kaldım anne. Uçurtmam tel örgülere takıldı. Hani benim gençliğim anne. Penceresiz kaldım anne, penceresiz kaldım anne. Uçurtmam tellere takıldı. Hani benim gençliğim nerede? Ne varsa bu su genzi yakan, ekmek gibi, aşk gibi. Ah ne varsa güzellikten yana, bölüştüm, büyümüştüm. Bu ne yaman çelişki anne, bu ne yaman çelişki anne. Kurtlar sofrasına düştüm. Hani benim gençliğim anne. Bu ne yaman çelişki anne, bu ne yaman çelişki anne. Kurtlar sofrasına düştüm. Hani benim gençliğim nerede? Hani benim sevincim nerede? Akvaryumum kanaryam, üstüne titrediğim kaktüs çiçeği. Aldılar kitaplarımı sorgusuz. Duvarlar konuşmuyor anne, duvarlar konuşmuyor anne. Açık kalmıyor hiçbir kapı. Hani benim gençliğim anne. Duvarlar konuşmuyor anne, duvarlar konuşmuyor anne. Açık kalmıyor hiçbir kapı. Hani benim gençliğim nerede? Yağmurları biriktir anne, yağmurları biriktir anne. Çağ yangınında tutuştum. Hani benim gençliğim anne. کاک بەهرام لە کورسە یاداشتێکدا نووسیویەتی ماوەی نێوان دوایین هەوڵەکانی دیکتاتۆرەکان بۆ نمانەوە لە دەسەڵات تا ساتی ڕووخانیان هەندێک جار تەنها چەند کاتژمێر یا چەند ڕۆژێک بووە. چاو شیسکۆ لەگەڵ ئەو وتارە بەناوبانگەی کە لە هێزی خۆی لە باڵکۆنەوە دەپشڕێ، سبەینێ هەمان ڕۆژ دەسەڵاتی لەدەستدا و هەموو شتێک ڕووخە.
بنالی لە تونس شەو لەگەڵ خەڵک قسەی کرد و ئەویش باسی هێزی دەسەڵاتی خۆی دەکرد کە کەچی بۆ سبەینیەکەی ناچار بوو هەڵێ. مبارەک لە مسر لە ئاخرین وتاریدا بە شێوازێکی فەرمانڕەوایانە وتی دەمێنمەوە کەچی یەک ڕۆژ دواتر ناچار بوو هەموو شتێک بەجێ بێڵێ و هەڵێ. شای ئێران ساڵی 57 بۆ کوبکردنی شەڕەشی ئێران جگە لە دامەزراندنی حکوومەتی نیزامی و کوشتاری خەڵک ڕایگەیان کە دەنگی شۆڕەشی گەلانی ئێرانی بێستووە بەڵام نەیتوانی دەوام بێنێ و هەڵات یان سەدام قەزافی ئەمیتر و ئەویتر بە هەمان شێوە. دیکتاتۆرەکان هەمیشە وا بیر دەکەنەوە هێشتا کاتیان هەیە هەمیشە وا تێدەگەن ئەم دۆخەیش تێدەپەڕێت ئەم ناڕزایەتیەش دەکوژێتەوە ئەم جارەش دەکرێت بە زۆر دەسەڵاتی خۆیان بپارێزن. بەڵام مێژوو دەری خستووە ساتی ڕووخان زۆر جار لە ناکاوە بێئاگاداریە وە زۆر نزیکتر لەوەی کە دیکتاتۆرەکان لە کۆشکەکاندا تێدەگەن. ئەمڕۆ لە ئێران کاتێک خەڵکی بیدفاع دەکوژرێن کاتێک لە دەسەڵات قسە دەکەن ئەمە نیشانەی هێز نییە بەڵکو نیشانەی ترسە. ترس لەوەی کە ئەم شۆڕشە دژی ستەم و سەرکوت و بێمافی وەستانی نییە. بۆیە ئێمە لێرە دەتوانین بڵین هیچ زۆڵمێک هەتاهەتایی نییە و هیچ دیکتاتۆرێک لە حکمی مێژوو ڕزگاری نەبووە. دەنگی خەڵکی ئێران ڕەنگە بۆ کاتێک سەرکوت بکرێت بەڵام ناکوژێتەوە. کاک بەهرام یاداشتەکەی ئاوا تەواو دەکات. بەڵێنی دیداری ئێمە لە ئێرانێکی دوور لە ستەم و سەرکوت و بێمافی ئێرانێک لە ئاڵای ئازادی و بەرابەری کە تیادا بشکێتەوە ئەم بەڵێنەش دوور نییە. نامەیەکی تری بەرنامەکەمان کاروان نامەی کاگ کازمە لە یاداشتێکدا نووسیویەتی کۆماری ئیسلامی بۆ ئەم جنایەتەکە بۆ مانەوە پێویستی پێبوو هێزی نظامی حەشتی شعبی لە عێراق و حەزبۆڵایان هێنا تا بێبەزەیانە بەر بنە گیانی خەڵک. ئەمانە حەمامی خوێنیان بەڕێخست و ڕۆژی هەژدەدا بیسی بەفرانبار چیتر وەک ڕۆژەکانی پێشوو نەبوو. ئەمانە هەموو 47 ساڵی ڕابردوو تاوانیان کردووە بەڵام ئەم تاوانانە تەنانەت لە مێژووی خۆشییاندا بێوێنەیە و گرنگتر ئەوەیەکە لە دۆخێکی جیاوازدایە نەک لە ساڵی 1667 بەڵکو لە ساڵی 1404 سێ ساڵ دوای شۆڕشی ژن ژیان ئازادی تاوانێکی وەهایان ئەنجام داوە لە دۆخێکی جیاوازدا کە لە سەردەمی لاوازی و ڕووخان نەک لە دۆخی سەخامگیری لە سەردەمێکدا کە وەک ساڵی 67 نین توانایی جنایەتیان بشارنەوەەوە بێزاری نەفرەتی و بێزاری ڕایگەشتی بەدواوە بوو. ئێستا جورعەت ناکەن دان بە تاوانەکەیان دابنێن تۆڕی پەیوەندیان داخست تا ڕاستیەکان بشارنەوە. ئەمانە چیتر لە سێبەری خۆشیان دەترسن لە هەموو شتێک دەترسن لە هەر کۆڵان و ماڵێک دەترسن لە هەر ڕێبوارێک دەترسن لە گەنج دەترسن لە خوێندکار لە خانە نشین لە هەر هاوڵاتیەک دەترسن. ئەمانە چیتر خەوی ئاسوودەشیان نییە نەک بەو هۆی ویژدانیان لەو هەموو جەنایەتە ئازارە چێژێت بەڵام بەو هۆیەی دەریای خوێنیان بەڕێخست و لە دەریایەک لە تووڕێی و ڕقدا ئەبێت ڕۆژگار بەسەر برن. ئەمانە چیتر هیوایان بە بەردەوامی ژیانی حکوومەتەکەیشیان نەماوە. ڕابەریان لە حەوت کون شاردووەتەوە و دیوارێکی ئاسنینیان لە دەوری خۆیان دروست کردووە بەڵام تەنانەت لەم دیوارەژە ترسن. بێگومان خەڵکی ناڕازی دووبارە هەڵدەستنەوە و حسابیان لەگەڵەکەن. ئەمە تەنها لێکدانەوە یان ئاواتێک نییە. ئەمە حکمێکی مێژوویە کە گەڕانەوەی نییە. مێژووی بزوستنەوە کۆمەڵایەتی و شۆڕژگەرانەکان پڕن لەو نمونانەی کە تیاندا تووڕەئی ڕەوای جەماوەر بەهۆی نەبوونی ڕێکخرا و ڕێبەری و استراتیژی دروست یان سەرکوت کراوە یان بەلا ڕێدابراوە. مەسەلەی سەرەکی تەنها ئەوە نییە کە بۆچی خەڵگە ڕژانە سەر شەقامەکان بەڵکو ئەوەیە کە چۆن دەتوانرێت ئەم ڕاپەڕینە بە سەرکەوتن بگات و بەر بە تێچووی کارەساتبار بگیردرێت. بۆ وەڵامدانەوە بەم پرسیارە پێویستە سەرەتا بە دیدێکی بابەتیانە و واقعبینانە لە هاوسەنگی هێزی نێوان کۆمەڵانی خەڵکی ناڕازی و دەسەڵات بکۆڵینەوە. کۆماری ئیسلامی دوژمنێکی ئاسایی نییە. ئێمە لەگەڵ دەسەڵاتێک بەرەوڕووین کە دەیان ساڵە نیشانی داوە لە پێناو پاراستنی دەسەڵاتەکەی هیچ سنوورێک ناناسێت. دام و دەستگا سەرکوتگەرەکەی تەیار بە هەموو جۆرە چەک و چۆڵێکە
لە هێزی نظامی و ئەمنیەکانی ناوخۆوە بگرە تا میلیشیا و هێزی بە وەکالەت لە ناوچەکە هەمویان دەهێنێتە مەیدانی شەڕ. ئەم ڕژیمە لە ساتەکانی قەیراندا نەک هەر لە بەکارهێنانی ئەو پەڕی توندوتیژی درێغ ناکات بەڵکو وەک ئامرازێک بۆ مانەوە بەکاریەهێنێت. لە ئاواهل و مەرجێکدا بانگەشەی خەڵک بۆ چوونە ناو شەڕی کۆتایی و چارەنووساس بە بێبوونی ڕێکخرا و ڕێبەری و توانای پێویست جگە لە یاریکردن بە ژیان و داهاتویان هیچی تر نییە. شۆڕش وەکو شەڕوایە، هیچ فەرماندەیەکی شارەزا و لێهاتوو بەبێ هەڵسەنگاندنێکی ورد سەبارەت بە توانای هێزەکان و ناسینی دۆخەکە ناچێتە ناو ڕوبەڕووبوونەوە لە شەڕێکدا کە هاوسەنگی هێز ڕێخستنی هێزەکان و ئیمکانات و ئامرازی پێویست بۆ شەڕێکی لەو شێوەیە ئامادە نەبێت. بڵێ ئێمە لە ماوەی زیاتر لە 47 ساڵدا قۆناغی جۆرا و جۆرمان تێپەڕ کردووە. هەر لە بەهێزبوون و بینینی وێنەی خومینی لەسەرمانگەوە بگرێت تا هەڵبژاردن لە نێوان خراپ و خراپتر و دواتریش بزوستنەوەکانی 96 و 98 بزوستنەوەی ژنجیان ئازادی و ئەم بزوستنەوەی ئێستاش. هەتا هاتوین قەیرانەکان چڕتر بوونەتەوە و ناکارامەیی ڕژیم زیاتر دەرکەوتووە. ئیرادەی گشتی تێپەڕبوون لە دەسەڵاتی ئیسلامی زیاتر پتەوتر بووە. هاوسەنگی هێز بە قازانجی خەڵک باشتر بووە و ئێستا ئیتر زۆربەی هەرە زۆری کۆمەلگا دەسەڵاتداریەتی ئیسلامیان ناوێت. ئەوەی بە ناوی دەسەڵات ماوەتەوە تەنها بریتیە لە دام و دەستگای سەرکوت. ئەوەی کە زۆرینەی کۆمەلگا ئەو دەسەڵاتەیان ناوێت بە تەنها بەبێ بیرکردنەوە و ئامادەکردنی ئەمرازەکانی وەک ڕێکخرا و خۆڕێخستن و گرسەبەری تاکتی گەلێکی کە بتوانێت ئەم دام و دەستگای سەرکوتە پڕچەک و چۆڵە زەمینگیر بکات، حکوومەتی پێ ناڕوخێنێت و دام و دەستگای کە لە پێناومانەوەدا دەست بۆ تاوان دەبات. هەر بۆیە لە قۆناغی ئێستادا بابەتی سەرەکی بەر لە هەر شتێک بریتیە لە پرسی زەمینگیرکردنی دەستگای سەرکوت و شێوازەکانی تێپەڕبوون لەم بربەستە بێبەزەی و جینایەتکارە. هێزگەلێک هەن کە بەپێی سروشتی خۆیان لەم پرۆسەیەدا لە هەموو دەرفەتێک کەڵک وەرەگرن تا ڕەوتی ئەم ئیرادە کۆمەڵایەتیە بە هیوا هەڵچنین لەسەر ڕوخسارە ناوخۆیی و دەرەکیەکان بوەستێن و لە سەروی کۆمەڵانی خەڵکەوە ئاکامی شۆڕشەکە بکەن بە گۆڕینی ڕوخسارەکان یان سەر لە نوێ بەرهەمهێنانەوەی هێزە کۆنەپەرستەکان. لەم بارەوە با تۆزە قسە بکەین. بەڵێ کاروان زۆر باشە لە گەرمەی ئەم ئاخێزەشدا سەر لە نوێ لەناو بەشێک لە ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامیدا شاهدی سەرهەڵدان یان چڕبوونەوەی گوتارێک بووین کە ڕێگای ڕزگاری نەک لە هێز و ڕێکخراوبوونی جەماوەردا بەڵکو لە دەستێوەردانی دەرەکی و بە تایبەت دەستێوەردانی سەربازی ئەمریکا بەدی دەکەن. ئەم هێزانە بە ئاشکرا یان ناڕاستەوخۆ هیواکانیان لەسەر دەوڵەتی ئەمریکا و سەرۆکۆماری واتە دۆناڵد ترامپ هەڵچنیوە. هەروەک ئەو پەیام و بانگەواز و داخوازیانەیە کە داوایان لێ دەکرد بە پەلا بە یارمەتی خەڵکی ئێرانەوە بێت و بە دەستێوەردانی سەربازی ڕێگای ڕوخانی ڕەژیم خۆش بکات. ئەم تێڕوانینە پتر لە هەر شتێک پشبەستوو بوو بە تێگەیشتنی پێچەوانە لە سروشتی سیاسەتی دەرەوەی ئەمریکا و بەتایبەتی ئیدارەی ترامپ. استراتێژی ڕاگەندراوی ترامپ یەکەم ئەمریکا بوو، واتە سەرەتا بە هەندگرتنی بەرژەوەندیەکانی ئابووری ژیۆپۆلیتیک و ئەمنیەکانی ئەمریکا جا دواتر پرسەکانی تر وەک مافی مرۆڤ و دیموکراسی. لە چوارچێوەیەکی لەم شێوەیەدا ئازادی کۆمەڵانی خەڵکی ئێران نەک ئامانج بەڵکو لە باشترین حاڵەتدا ئامرازێکی لاوەکیە کە لە گەمەی زلهێزەکاندا بەکاردەهێنرێت. ئەو هێزانێک کە چاویان بڕی بوو دەوڵەتێکی لەو شێوەیە یان تووشی وەهمێکی مەترسیدار ببوون یان بە ئەنقەس چاویان لە ڕاستیەکان دەپۆشی. لەوەش مەترسیدارتر ئەوە بوو کە ئەم وەهمەیان لە ناو جەماوەری خەڵکیشدا پەرە پێدەدا و خەڵکیان لە چاوەڕوانیەکی ناواقعی بۆ دەربازبوونێکی ئاسان و خێرادان ڕادەگرت. ئەزمونە بابەتیەکانی ناوچەکە و جیهان بەڕوونی پوچی و بێبنەمابوونی ئەو هیوایی نیشاندا. تەنانەت ئەگەر پاڵنەرەکانی ئەمریکاش لە بەرچاو نەگرین و تەنیا بڕوانینە ئەنجامی دەستێوەردانە سەربازیەکانی وڵاتە زۆر شتمان بۆ ڕوونە بێتەوە. شەڕ و هێرشە سەربازیەکانی ئەمریکا لە دەیەکانی ڕابردوو نە دێمۆکراسیەکی جێگر و بەردەوامی بەدیاری هێناوە و نە ژیانێکی ئابووری باشتری بۆ خەڵکی ئەو وڵاتانە. عێراق و لیبی و ئەفغانستان چەند نمونە و بەڵگەی زیندوی ترن لەم ڕاستیە تاڵە. دارمانی پێکهاتە کۆمەڵایەتیەکان، شەڕی ناوخۆ، گەشەی هێزە کۆنەپەرستەکان و بەردەوامی ناسەقامگیری لە زمرەی دەستکەوتە ڕاستەقینەکانی ئەو دەستێوەردانانە بوون. جیاوازی بنچینەی ئەوەیە کە هێزە شۆڕشگێڕەکان لە پێناو کۆمەلگەیەکی باشتر و دڵخوازتر و پێشکەوتن خوازانەدا خەبا دەکەن و زل هێزە ئەمپەریالیستەکان
بە گەورە و بچووکەوە بە دوای بەرژەوەندیە ئابووری و ژێۆپۆلیتیک و سیاسیەکانیاندا دەگەڕێن و لەسەر ئەم بنەمایە تەنانەت ئەگەر حکوومەتی ئیسلامی ئێرانیش تەسلیمی ویست و داواکاریەکانیان بێت دەبێتە هاوبەش و دۆستی ئەوان. هەروەک چۆن لەگەڵ حکوومەتە دیکتاتۆرەکانی عەرەبستانی سعودی و قەتەر و تورکیا نەک هەر دۆست بەڵکو و هاوپەیمانیشن. تەنانەت جگە لەم ئەزمونە مێژوویانە کە پێشتر ئاماژەی پێکرا واقعی کۆنکرێتی ئێرانیش ئەوە نیشانەدات کە هێرشێکی سەربازی ئەمریکا ئەگەر ڕووبات مەرج نییە یان تەنانەت ئەگەری هەیە نەبێتە هۆی ڕووخانی کۆماری ئیسلامی. ئەزمموی شەڕی 12 ڕۆژەی ئەم دوایە نیشانیدا کە هێرشێکی لەو شێوەیە بە پێچەوانەوە دەتوانێت ڕێگە بۆ ڕژیم خۆش بکات کە بە کەڵگوەرگرتن لە کەشوهەوای شەڕ سەرکوتەکانی ناوخۆ چرتر بکاتەوە. لە ئاوا سیناریۆیەکدا خەڵک کە بە ئومێدی سەرکەوتنێکی خێرا و ئاسان هاتوونە مەیدان هەر زۆر زوو دەچنەوە ماڵەوە لە کاتێکدا ڕژیم لەسەر ڕووبارێکی خوێن تەمەنی خۆی درێژەکاتەوە. لە بەرچاو نەگرتنی ئەم ڕاستیانە و پەرەپێدان بە ئومێد و چاوەڕوانیەکی پوچ و بێبنەما نیشانەی کوردبینیەکی خۆڵ و دابڕانی ئەم بەشەی ئۆپۆزیسیۆنە لە کۆمەڵگەی ڕاستەقینەی ئێران. بە ئەوە زیاد بکەم ئەم هێزانە زۆر جار تەنها لە دەرەوە کاریگەری دەکەنە سەردۆخەکە نە بە گۆشت و خۆینی خۆیان هەست بە تێچووی سەرکوتکردن دەکەن و نەت بە تێگەیشتێکی ورد لە داینامیکی ناوخۆی کۆمەڵگا هەیە. سیاستکردن لە دەرەوە بەبێ بوونی پەیوەندی ئۆرگانیک لەگەڵ جەماوەر و خەباتی ڕۆژانەیان بە ئاسانی دەبێتە هۆی بەرهەمهێنانی وەهم و ڕەچەتەی مەترسیدار. خاک این گندم تو خیابونه خوشه خشم من و تو تشنه بارونه حق ما کم نیست زانوی غم نیست قلب ما که دور از هم نیست دنیای تازه این یه آغازه پنجره تا رویا بازه یا همه با هم یا همه تنها بلا چاو بلا چاو بلا چاو 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 میپریم از خواب یه شب مهتاب ما که بیداریم تا فردا آخرش زنجیر ظلم عالمگیر میشکنه با دستای ما. بە لە بەرچاوگرتنی ئەم قسانە تاکتیکی گونجاو بۆ بربەرەکانی لەگەڵ دەستگای سەرکوت دەتوانێت چی بێت کاروان؟ ئێمە هەر لە یەکەم ڕۆژەکانی ئەم ئاخێزەوە لەسەر پێویستی ئاوێتەیەک لە شکڵ و شێوازە جۆرا جۆرەکانی خۆراگری و خەبات و مانگرتنی سیاسی گشتی جەختمان کردەوە. ئەزمونەکان دەریان خستووە کە مانگرتنی گشتی کاتێک و لە یەک کادا بە هاوئاهەنگی و لە نێوان کرێکاران، بازاڕیان، خوێندکاران و چین و توێژە جۆرا جۆرەکانی خەڵک پێک دێت ئەتوانێت دەستگای سەرکوتی ڕژیم فەلەج بکات. بانگەوازی خەڵک بۆ سەر شەقام بە هیوای ئەوەی کە یارمەتی بەڕێگەوەیە تاکتیکێکی هەڵە بوو کە لە سیاسەتێکی هەڵەوە سەرچاوەیەگرت. بە پێچەوانەوە بە تاکتیکی مانگرتنی گشتی حکوومەتێک کە ئابووری و بەشی گواستنەوە و وزە و خزمەتگوزاری شارەوانیەکانی لە کار بکەوێت تەنانەت ئەگەر هێزی سەرکوتیشی لە بەردەستدا بێت توانای بەڕێوەبردننی کۆمەلگا لەدەست ئەدا. مانگرتنی سیاسی گشتی تەنها ئامرازی گوشاری ئابووری نییە بەڵکو هێمای هێزی بە کۆمەڵ و هاوپشتی ئەو جەماوەرەیە کە چارەنووسێکی هاوبەشیان هەیە. وڵێ منیش پێم وایە کاروان ئەم فۆرمە لە خەبات ئەولاتر لە ویست و داواکاری پیشەی ئاسۆیەکی سیاسی ڕوون دیاری دەکات و نیشانی دەدات کە گۆڕانکەری ڕاستەقینە لە یەکگرتووی و کردەوەی بە کۆمەڵی جەماوەرەوە سەر هەڵدەدات نەک لە ئاسمانی سیاسی دەوڵەتی ترەمپەوە. مانگرتن و ناڕزایەتیە سەرتاسەریەکان دیاردەگەلێکی دینامیکی و مێژوو سازن کە دەتوانن ڕەهەندە سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی و تەنانەت کەلتوریەکانی کۆمەلگاش بگۆڕن. نمونەی سەرکەوتووی ئەم تاکتیکەمان لە کوردستانی ئێران بینی. بەڕێوەچوونی مانگرتنی سیاسی گشتی لەم ناوچەیە توانی دەستی کۆماری ئیسلامی بۆ ڕێخستنی سەرکوتی بەربڵاو و کوشتاری بە کۆمەڵ ببەستێک کە هەروایش بوو. کۆماری ئیسلامی خۆی ئامادە کردووە بۆ کار لە کوردستان قەتڵ و عام ئەوە ڕێبخات، بەڵام کاتێک کۆمەلگا بە شێوەیەکی یەکگرتووانە لە ئاستی ملیۆنیدا نابە ڕژیم دەڵێت تێچووی سەرکوت بۆ ڕژیم بە شێوەیەکی بەرچاو زیاتر دەکات و مەودای مانۆڕەکانی بەرتەسک دەبێتەوە. بەخسە لەسەر ئەم پرسیارە بکەین کە لە پێشێدا باسمان کرد کە دەبێت چ بکرێت. واقعیت ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئەمڕۆ زیاتر لە هەمیشە لە لێواری داڕماندا
نزیک بۆتەوە. قەیرانە ئابوووریە کەڵەکە بووەکان کەلینی قۆڵی کۆمەڵایەتی و سیاسی و بێتوانایی لە خستنە ڕووی هیچ ئاسۆیەکی ئومێدبەخشی ئەم دەسەڵاتی خستووەتە دۆخێکی زۆر لاوازەوە. بەڵام ئەمە بەمانای داڕمانی لەخۆ یان خێرا نییە. بێگومان بزووسنەوەی مافخوازانەی جەماوەر بە شێوازێکی نوێ و هەمە چەشنتر سەر هەڵدەداتەوە. لە قۆناغی داهاتوودا مانگرتنە کاریگەرە کرێکاریەکان لە کەرتە سەرەکیەکانی وەک نەوت، پێترۆشیمی، گواستنەوە، خزمەتگوزاری شارەوانی، فولاد، ناوەندەکانی بەرهەمهێنانی ئۆتۆمۆبیل و پیشەسازی قورسەکان بە ناچاری سروشتێکی سیاسی بەخۆوە دەگرن و دەبنە گۆڕەپانی سەرەکی ڕوبەڕووبوونەوەی جەماوەر و ڕژیم. لە هەناوی پرۆسەیەکی ئەوتۆدایەکە ڕێکخراو ڕێبەری و هێزی پێویست بۆ لێدانی گورزی کۆتایی پێک دێت. ڕزگاری خەڵکی ئێران نەک لە ڕێگای دەستێوەردانی ئەمپریالیستی یان وەهمی مەترسیدارەوە، بەڵکو لە ڕێگای پشتبەستن بە هێزی خۆ، ڕێکخراوی سەربەخۆ، هاوپشتی سەرتاسەری و دیاریکردنی تاکتیک گەلێکەوە دەستەبەر دەبێت کە لەگەڵ واقعی هاوسەنگی هێزدا بگونجێت. تەنیا لەم حاڵەتەدایەکە ئاخێزە ڕەواکانی جەماوەر دەتوانێت ببێتە هۆی ئازادی، عەداڵەت و دامەزراندنی کۆمەڵگایەکی ئینسانی و یەکسان. سەرهڵدان ژیانە، بەرخۆدان ژیانە. سەرهڵدان سەری گیان هەی بەرخۆدان ناوازیندان. سەرهڵدان سەری گیان هەی بەرخۆدان ناوازیندان. دەنگی خۆرتا خوشتی من هەلە دەنگی کچین دلۆڤان. دەنگی خۆرتا خوشتی من هەلە دەنگی کچین دلۆڤان. هەی سەرهڵدان بەرخۆدان، سەرهڵدان ژیانە، هەی هەی بەرخۆدان ژیانە. ڕەوەستانە کاریمەیە پێش بچوون ئەرمانجامەیە. ڕەوەستانە کاریمەیە هەی پێش بچوون ئەرمانجامەیە. کوردستان لێ هێڤیامەیە هەی چاوێ وێ لێ ڕێچامەیە. کوردستان لێ هێڤیامەیە هەی چاوێ وێ لێ ڕێچامەیە. دەبێ سەرهڵدان بەرخۆدان، سەرهڵدان ژیانە، هەی هەی بەرخۆدان ژیانە. دەنگی کارکەرش کارستانی یێ خوێندەوانج دبستانی. دەنگی کارکەرش کارستانی یێ خوێندەوانج دبستانی. دەنگی پێشمەرگەش قادێتی دەنگی شەهیدش گۆرستانی. دەنگی پێشمەرگەش قادێتی دەنگی شەهیدش گۆرستانی. دەبێ سەرهڵدان بەرخۆدان، سەرهڵدان ژیانە، هەی هەی بەرخۆدان ژیانە. سەرهڵدان ژیانە، بەرخۆدان ژیانە. سەرهڵدان ژیانە، بەرخۆدان ژیانە. سەرهڵدان ژیانە، بەرخۆدان ژیانە. سەرهڵدان ژیانە، بەرخۆدان ژیانە. سەرهڵدان ژیانە. کاروان لەم بەشە لە بەرنامەکەماندا نامەی کاک مەسعودمان هەیە کە نووسیویەتی هاوڕێیانی بەرنامەی ئێمە بینەران سڵاوتان لەبێ و ئەماندوو نەبن. سەرچاوم کاتان زۆر ناگرم، بەڵام چەند بابەتم هەیە کە دەمەوەی لە ڕێگای بەرنامەی ئێوەوە زۆر بە کورتی باسی بکەم. کاک مەسعود ئەمەی نووسیوە. یەکەم بابەتی ئەوەیە کە نووسیویە بە بڕوای من نابێ لە بیری بکەین کە کۆماری ئیسلامی هۆکاری سەرەکی جنایەتێکە کە لەم ماوەدا ڕوویداوە. گرتن، زیندانیکردن، ئەشکەنجەدان و لە یەک کەلامدا خوێن ڕشتن لە ماوەی 47 ساڵ دەسەڵات بۆتە فەرهەنگی دەسەڵاتی کۆماری ئیسلامی. بێگومان ئەم قەتڵ و عامە
پەڵەیەکی ڕەشی تری بە کارنامەی ڕەشی کۆماری ئیسلامی زیاد کرد. دووهەم، کەوابوو هەر جوڵانەوەیەکی سیاسی دەبێ سەرکۆتی بێبەزەیانە یان بە وەهمێکی تر ئەم فەرهەنگە لە خوێن ڕشتن دەسەڵات لە پێناومانەوەی خۆیدا بە فەرز بگرێ و لە چالاکی خۆیدا سیاسەت و ڕێوشوێنێک ڕەچاو بکات بۆ پوچەڵکردنەوەی ئەم سیاسەتە و ئەو مەجەلە بەدەسەڵات نەداتکە مەکینەی سەرکۆت وەک تاقە ئەمڕازی مانەوەی دەسەڵاتی کارا بەکار بگرێت. سێهەم، بۆ پوچەڵکردنەوەی مەکینەی سەرکۆت هەر جوڵانەوەیەکی سیاسی دەبێ هێز بەکاربێنێ. مەبەستم لە هێزی کۆمەڵایەتیە لە ئاستی ملیۆنیدا، هێزێکە ئەگەر پێ بنێتە مەیدان چیتر دەستگای سەرکۆت ناتوانێت بربەرەکانەی لەگەڵ بکات و لە ئێدامە و درێژەی خۆیدا دەبێتە هۆی تێکشکاندنی هێزی سەرکۆت. بەڕوونی بڵێم وەک تاکتیکێکی مانگرتنی گشتی لە کوردستان کە بەڕێوەچوو. خۆ ئەگەر ئەم تاکتیکە لە سەرتاسەری ئێران بەدەستەوە بگیردرایە یان شوێنی بەرهەمهێنان و خزمەتگوزاری و ئێدارە و زانکۆ و بازار گشتیەکەیان بەڕێوە ببردایە لەوانەیە دەستگای سەرکۆت نەیتوانی باە ئەم قەچڵ و ئامە سازمان بدات. کاک مەسعود لە ئیدامەی نووسراوەکەیدا لە خاڵی چوارم ئەڵێت پرسیار ئەوەیە ئەی باشە ئەم هێزە چۆن پێدەنێتە مەیدان. دیارە ئەم هێزە بە زۆری تەبلیغات و بە زۆری وعدە و بەڵێندانی بێناوەرۆک و یان هیوابەستن بە یارمەتی دەرەکی جێبەجێ نابێ. تەنیا و شاید کاراترین ڕێگە ئەوەیە کە جەماوەری خەڵک بزانن کە ڕێگەیەکیان لەبەرگرتووە کە ممکنە و بە ئەنجامەگات و دەرگایەک بۆ ڕزگاربوون لە ستەم و نابەرابەریان بۆ دەکاتەوە. هەر بەم بۆنەوە شێوەگەلێک لە چالاکی دەبێ ڕەچاو بکرێ کام ئیمکانە فراهەم کات بە ڕەوتێکی تر خەبات ئاسان کاتەوە. دیارە هەر جوڵانەوەیەک کە بە خێرا بگوازرێتەوە بۆ تونند و تیژی ئەم ئیمکانە لەدەست ئەدات. ڕووداوەکانی مێژووی هاوچەرخ پڕە لە ئاوا ئەزمونگەلێک کاتێک جوڵانەوەی جەماوەری بێ ئامادەگی پێیناوەتە قۆناغی تونند و تیژی نەیتوانیوە بە ئەنجامی دڵخوازی خۆی بگات. درێژەی نامەکەی کاک مەسعود ئەدەین کە لە خاڵی پێنجەمدا دەڵێ هێزی دەسەڵات کاتێک ڕوبەڕووی جوڵانەوەی جەماوەری دەبێتەوە دەست دەباتە بۆ سەرکوت و بۆ پاساوکردنی سەرکوت هەوڵ ئەدات ئەم جوڵانەوە پێشوەخت و بەبێ ئامادەگی بکێشێتە قۆناغی توندوتیژی. لە ڕووداوەکانی ئەم دوایینە دیتمان کە دەسەڵات کوشتنی چەند پاسدار و بەستی ژیان ئاوردانی مزگەوت و چەند شوێنی تر کە بۆ خۆی سازمانیدا بوو گەورە کردەوە تا سەرکوتی خوێناوی بەناو دژ بە تیرۆریست بناسێنێ. کەوابوو جوڵانەوەی جەماوەری هیچ کات نابێ بەبێ ئامادەگی بچێتە قۆناغی توندوتیژی چۆن دەچێتە ناو مەیدانێک کە تیادا هێزی هاوسەنگ نییە لەگەڵ سەرکوتی دەسەڵات. لەم تاکتیکە خەباتی لە بەردەستی جەماوەری دوور دەکاتەوە. بە پێچەوانە هەروەک باسکرا خەبات دەبێت بۆ جەماوەر ئاسان بکرێتەوە کە هەموو یان زۆر کەس بتوانن تیادا بەشدار بن. شەشەم، مێژووی خەباتی جەماوەری بە ئێمە دەڵێ کە هەر جوڵانەوەیەکی سیاسی کە بۆ ڕزگاری لە ستەم و نابەرابەری دێتە ئاراوە ئەگەری ڕێبەری باوەڕپێکرا و جێمتمانە سازماندەهی و بەرنامە و استراتیژی سیاسی ڕۆشن دوور بکەوێتەوە دەکەوێتە دوای سیاست و استراتیژی لە ناکاو دەکەوێتە دوای استراتیژی سیاسی ڕۆتێکی کە تەنیا بیر لە گۆڕینی دەسەڵات دەکات بەبێ ئەوەی گوێ بدەنە چارەسەرکردنی کێشە بنەڕەتیەکانی خەڵک وەک نان و کار و ئازادی. هەفتەم، بەڵام ئەم ڕێبەرە و سازماندەهی و سیاست و استراتیژی چۆن بەدەستێ؟ یەک شت دیارە و ئەزمموی خەباتی جەماوەریەوەی سەلماندووە کە ڕزگاری لە ئاسمانەوە نابارێ و هیچ فریشتەی نەجاتێک لە گۆڕێدانیە و هیچ هێزێکی دەرەکی بە خاتری چاوی کاڵی خەڵکی تینوێ ئازادی و بەرابەری نایەتە ناو ساحای سیاسی. بەردەوامی خەباتی جەماوەری هەنگاو بە هەنگاو ڕێبەرانی خۆی باردێنێ وردە ڕێخستن لە نێوخۆدا پێک دێنێ وردە دەزانێت چی دەوێ و چۆن بە ئەنجامی بگەنێ. هەرکەس لەلایەن و تاقمێک کە وعدەی سەرکەوتنێکی خێرەعادات شەک لەوەدا نییە کە ناهێڵێ ئەم بزوستنەوە جەماوەریە لە ناوخۆ و بە هێزی خۆی باڵا بکات چۆن قازانجی لەوەدا نییە. بە وعدەی پوچ و بێبنەما بۆک ئەوەی لەم ماوەیەدا دیتمان خەڵک دەنێرێتە مەیدانی شەڕێک کە هاوسەنگی هێز لە قازانجی نییە و کارەساتی لێ دەبێتەوە. هەشتم، کاری ڕێبەری جوڵانەوەیەکی سیاسی ئەوە نییە کە هەر فەرمان بۆ پێشەوە بدات. کاری ڕێبەرێکی سیاسی ژیر ئەوەیە کە هاوسەنگی هێز بناسێ و بزانێت چ ڕێشوێنێک لە بەربەرەکانێکردن لەگەڵ دەسەڵات بگرێتە بەر کە کەم هەزینەتر
خەڵک یەکگرتووتر و ئومێدوارتر دەکات و چۆن دەتوانێت سەنگەر بە دوای سەنگەر بەدەست بێنێ. بەم جۆرە هێزی جەماوەری خەڵک وورزە باوەڕ بە خۆ پەیدا دەکەن و ڕێگای ڕێخستن و بەهێزتربوونی خۆیان پەیدا دەکەن. نۆهەم ئەوەی کە لەم ماوەیە بەڕێوەچوو ئەوەی کە بە زۆری تەبلیغات هۆڵدرا وەک ڕێبەری جوڵانەوە ناسێنرا دوور بوو لە ئەزمون و ژیری سیاسی. لە ڕاستیدا بە بڕوای من ئەگەرچی تاوانی سەرەکی ئەو جنایەتە سامناکە کە لە شەقامەکانی شارەکانی ئێران ڕوویدا کۆماری ئیسلامیە، بەڵام جەریانی پاشایەتیش لەم کارەساتە بەرپرسیارن کە چۆن و بەکەم لێکدانەوە فەرمانی هێرشکردن دەدەن. ئەڵبەت وەڵامەکەی ڕوونە. ئەم ڕەوتە نە لە ڕووی سیاسەتێکی ژیرانە و لێکدانەوەی لۆژیک تەنیا و تەنها لەسەر وعدە و بەڵێنی بێبنەما هاتنە مەیدان و بەڕاستی یارمەتی کۆماری ئیسلامیاندا تا بە وەڕێخستنی حەمامی خوێن بزوستنەوەی جەماوەری بۆ کورسماوەیش بشکێننەوە. دەهەم بۆیە بە بڕوای من هیوا بەسن بە دەستێوەرزانی دەرەکی وەک سەم وایە بۆ هەر بزوستنەوەیکی کۆمەڵایەتی. دیارە زلهێزەکانی سەرمایە دەخاڵەت دەکەن، ئێمە بەرمان پێ ناگیردرێ، بەڵام تەفاوت هەیە لەم دەخاڵەتکردانە. ئەگەر بزوستنەوەی کۆمەڵایەتی خۆی بەهێز کردبێ، ئەگەر توانی بێتی بە ڕێبەری ڕێخستنی خۆی و سیاست و بەرنامەی خۆی ئامادەکرد بێ و چاوەڕوان نەبێ، دەتوانێت لە دەرفەتەکانی و ناکۆکی نێوان بەرژەوەندێ جیاوازەکانی ناوەندەکانی سرمایه‌داری کەڵگوەرگرێ. بەڵام بە پێشەوانەکەی کاتێک بەهێز نەبێ، ناچارن بەشێک لە پرۆژەی هێزی باڵادەستی سەرمایە و ئاوات وەرەزوەکانی لە ژێردەست گوم بێت. زریکەی شەقام ڕاوپەڕە جەنگی ژیاونە، ئاوخێزگەی ئەوین لە خیابانە. من ئەو شەقامەم پڕم لە ئاوگر، تژیم لە تۆڵە وەک کێو خۆڕاوگر. ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان، بانگی ئازادیم گەیوەتە جیهان. من شەقامێکی تووڕە و لاساورم، دژمن دەردەکەم لە لاو دێو شارم. خوێنم جماوە و پاک خڕۆشاوم، ئاگرێکی بەتین وا لە هەناوم. ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان، بانگی ئازادیم گەیوەتە جیهان. گڕم بورکاونم پشتم چیاوەیە، دژمنی بەزی و پوشی دەمباوەیە. شاورم حەماسەم شەقامی ڕاساو، دژمن زەلیلە و کەوتووە داماو. ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان، بانگی ئازادیم گەیوەتە جیهان. شاری ڕاپەڕی و کچ پێشەنگەتی، دەچڕێ سرودێک دژی کۆیلەتی. شار و ژیان و ژینا و ئازادی، دەچڕن گۆرانی دژ بە بێدادی. ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان، بانگی ئازادیم گەیوەتە جیهان. شار و شەقام و ڕۆژهەڵاوتی گڕ، خوێنی جماوە و دژمن دەکاو قڕ. من ڕۆژهەڵاوتم زێدی زاراکان، بە خوێن دەینووسم ڕێگای ژینە و ژیان. ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان، بانگی ئازادیم گەیوەتە جیهان. ئیتر ناوەستم هەتا سەربەستی، شایانم نییە ژینی ژێردەستی. شەقام ڕاوپەڕە جەنگی ژیاونە، ئاوخێزگەی ئەوین لە خیابانە. ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان، بانگی ئازادیم گەیوەتە جیهان. هاوڕێنووشین لە نووسراوەیەکدا دەڵێت تا ئێستا کە چاو لە ڕووداوەکان دەکەم، پێم وایە ڕەزا پەهلەوی پرۆژەکەی بۆ گەیشتن بە دەسەڵات سەرکەوتوو نەبوو. گرفت ئەوەیە کە ئەم سەر نەکەوتنە بەداخەوە لە بەرامبەر هێزێکی پێشکەوتوتر لە خۆی نەهاتاراوە، یان بەرامبەر لایەنێکی مۆدێرن و ئینسانی پرۆژەکە شکستی نەهێنا، بەڵکو بەرامبەر کۆماری کۆنەپەرستی ئیسلامی و بە کوشتارێکی زۆر و بێوێنە لە خەڵک ڕوویدا. من پێم وایە لە ئەمڕۆ بەدواوە کەم کەس لە شەقامدا هاواری پەهلەوی بەرمیگەردێ ئەدات، چونکە لە شەقامەکاندا ڕووباری خوێن هەستاوە.
من ئەلبەت بەمە دڵخۆش نیم چونکە ئاکامی قورسی هەیە بۆ ئۆپۆزیسیۆنی و هەموو خەڵک لە ئێران. باوەڕم بە تیۆری پیلانەکان یان تیۆری تۆسعە نییە. باوەڕم نییە کە هۆکاری کوشتنی خەڵک ڕەزا پەهلەویە، بەڵام جەنابی بە خاوەنی بەرپرسیارەتی سیاسی و هاوبەشی کارەساتەکە دادەنێم. تاوانبارە سەرەکیەکە هۆکاری کوشتنی خەڵک ڕژیمی تاوانباری کۆماری ئیسلامی و کەسی خامنەئی لەگەڵ هاوکاری پلاندانراوی ئیسلاح تەڵەبانی حکوومەتە. خامنەئی ویستی خەڵک بکوژێت بۆ ڕزگارکردنی حکوومەتەکەی. ئیسلاح تەلەبانی حکوومەت ویستیان خەڵک بکوژن تاکو ڕەوتی ڕەزا پەهلەوی لە مەیدان دوور ڕابگرن و ئەوان ببەنە هاوپەیمانی داهاتووی ئەمریکا. هاوپەیمانی گۆڕانکاری لەسەرەوە و لە ناو خۆی دەسەڵات بێبەشداری خەڵک. ڕەزا پەهلەوی ویستی لە ڕێگەی خۆپیشاندانەکانی خەڵکەوە بگاتە دەسەڵات. خۆپیشاندانەکانی خەڵک بۆ ئەو پلەیەک و دەرفەتێکی سیاسی بوو بێ ئەوەی زەرفێتی ئەم کارە گەورەی هەبێت. پێی وابوو بە وێنەی پاشایەتیەکەی لەگەڵ درۆکردن و گەورەکردنەوەی لە ڕاگەیەنەکان و بەڵێنەکانی ئەوانەی لە دەوروبەری بوون و پەیوەندی لەگەڵ سپا و فەرماندەکاندا کە پێیاندا بوو دەتوانێت دەسەڵاتی سیاسی بگرێت. من باوەڕم وایە ڕەزا پەهلەوی تەنانەت لە مێشکی خۆیشیدا ئەم حساب و کتێبەی نەدەکرد کە ئەم خوێن ڕێژیە بەرپا بێت. لەوانەیە حسابی ئەوەی نەدەکرد کە کۆماری ئیسلامی تاوانی دژە مرۆڤایەتی بەم شێوەیە بەڕێوە ببات. بە بڕوای من تەنانەت ئەم حسابەشی نەدەکرد کە ترامپ و لێپرسراوانی ئامریکا پشگیری نەکەن. ڕەزا پەهلەوی توانای حساب و کتابی بازاڕی پڕ لە ئاڵۆزی سیاسی نەبوو، بۆیە پلانەکەی بۆ گرتنی دەسەڵات شکستی هێنا. کارتی ڕەزا پەهلەوی سوتا و سووتانی ئەم کارتە هەروەک باسم کرد نەک بەهۆی خوارەوە بەڵکو ئامانجی کایی سیاسی لەسەرەوە بوو. ڕەزا پەهلەوی لە یاریەکەی دەسەڵاتدا لەسەرەوە دۆڕا. هەموو ئەو توخمانەی کە دەبوایە خاڵی هێز بن بۆی پوچ و کاغزی دەرچوون. هاوڕێ نووشین لە بەشێکی تری نامەکەیدا دەنووسێ من لام وایە ئەو ژمارەیە لە خەڵکە پەیوەست بوون بە ڕەزا پەهلەویەوە بەرپرسیارەتیان هەیە بەڵام تاوانبار نین. بەرپرسیارەتیان هەیە چونکە هەڵبژاردنە سیاسیەکان لە بارودۆخی ئێستا ئێراندا پێویست بوو بە وریاییەوە بێت، بەڵام تاوانبار نین چونکە هەڵبژاردنێکی دیکەیان نەدەبینی. لەم سیستمە و هەوڵەکانیان بۆ ڕووخاندنی ماندوو بوون. دەبێ بزانین جیاوازی هەیە لە نێوان ئامانجی خەڵک و ئامانجی ڕەزا پەهلەویدا. خەڵک ویستیان بە پشگیریکردنی ڕەزا پەهلەوی تەنها لە دەستی کۆماری ئیسلامی خۆیان دەرباسکەن. ڕەزا پەهلەوی ویستی بگاتە دەسەڵات و خەونی هەژاندنەوەی پاشایەتی باوکی بێنێت. ئەم دوو ئامانجە جیاوازن. خەڵک تاوانبار نین لە شکستی ئەم پرۆژەیە. خەڵک بوونەتە بارمتا خوێنیان ڕژا چونکە کۆماری ئیسلامی دەستی لە ڕەزا پەهلەوی دەستی بە ڕەزا پەهلەوی نەگەیشت تا تیرۆری بکات و بزوستنەوەکە بخەوێنێت. هەرچەند بزوستنەوەکەش ناتوانرا بە تیرۆرکردنی ئەو بخەوێندرێتەوە چونکە خەڵک هاتبوون تا حکوومەت بە هەر نرخێک بێت بڕووخێنن. بزوستنەوەی ڕووخاندن ئامانجی لە بزوستنەوەی پاشایەتی پێشتر بوو. کۆماری ئیسلامی بە ڕەشتنی خوێنی خەڵک و سازماندانی ئەو جنایەتە سامناکە وێنەی ڕەزا پەهلەوی لە دەریایکی خوێنی خەڵکدا نوقم کرد. خەڵک تاوانبار نین چونکە خواستێکی دیکەیان هەبوو. ئێستا ئەتوانین ئەزمموی شۆڕشی 57 کە ساڵانێک پاشایەتی خوازەکان پێچەوانیان پیشاندا دیسانەوە بخێنە پێش چاو. گەلی ئێران لە 57دا وەک ئەمڕۆ هاتبوون تا دەسەڵاتی ستەمکاری ئاریامهر بڕۆخێنن، بەڵام خومینی لەسەر شانی ئەو شۆڕشە سوار بوو. تەنها جیاوازی نێوان خومینی و ڕەزای پەهلەوی ئەوەیە کە خومینی بە یارمەتی دەوڵەتە ڕۆژاواییەکان و ڕێکەوتنی فەرماندانی سوپای شا گەیشتە دەسەڵات. کەچی لە سناریۆی ڕەزای پەهلەویدا هەمان فەرماندەکان کە گۆیا پەیوەندیان پێوە بوو بە کارتی ئەو یاریان کرد. ئامریکایش کە قازانج و بەرژەوەندی خۆی ڕەچاوەکات دوای پرۆژەی بێ ئاکامی پاشایەتی نەکەوت. ئیسرائیلیش هەروە بێدەنگ بوو، ون و دیار نەبوو. تەنها 100% هۆشی سیاسی پێویست بوو تا بزانرێت ترامپ بۆ پشگیری ناکات. 100% هۆشی سیاسی پێویست بوو تا تێبگەیت لە ئێراندا پاشایەتی لە هیچ بزوتنەوەیەکی کۆمەڵایەتیدا نییە. ئەمە بەو مانایە نییە کە لە کاتی تووڕەبووندا ناوی نییە. بە قەولێک بە فیل هەواکردن ناکرێ ڕاستیەکان بشاردرێتەوە. بزوتنەوەی کۆمەڵایەتی بۆ بربەرەکانەی لەگەڵ دەسەڵاتێکی خوێنڕەش وەکو کۆماری ئیسلامی پێویستە. هەمان بزوتنەوانەی کە 50 ساڵ پێش دژ بە دەسەڵاتی پاشایەتی هەستانەوە. خومینی لە ڕێگای دامەزراوەکانیەوە توانی سواری بزوتنەوەی جەماوەری لە ئێران بێ. پاشایەتی ئەم زەرفیەتەی نەبوو. ئیتفاقاً چەپەکان هەوڵیاندا ئەمە بگەێنن، بەڵام سەودای دەسەڵات و شیکاری ساویلکانە لە ڕیزبەندی سیاسی و دڵخۆشبوون
بە هەندێ بەڵێنی بێناوەرۆک کوێری کردن. ئەو جەماعەتەشی کە دەوری گرتبوو ڕازیان کردبوو کە ئەم پلانە جێبەجێ دەکرێت. بەڵێ بۆیە خەڵک تاوانبار نین. هەروە کاتێک خومینی دەستی بەسەر ڕاپەڕینی 57 گرت خەڵک تاوانبار نەبوون، بەڵام ڕەزا پەهلەوی، ڕووناک بیران، نوخبەکان ئەوانەی ئەم پلانەیان داڕشت و بە مسۆگەریان دەزانی بەرپرسیارن. چون لە نەبوونی هێزێکی بەرینی کۆمەڵایەتی و تەنها بە بەڵێنی بێناوەڕۆکی ترامپ کە گۆیە یارمەتی بە ڕێگاوەیە خەڵک هان ئەدرا کە بڕژێنە سەر شەقام و پەلامار بەرنە سەر دام و دەستگای دەوڵەتی. کەوابوو بەڵێنی واقعی نەدران تاکەڕەوی کەمبینی دژایەتی ڕاگەیاندنی دژی چەپ و دژی کۆمارخوازان و دژی هەر کەسێک کە دژی ئەوان بێت هەمووم کردوانە کردداری هاوبەشی سەرکوتی سیاسی و پیلانی کۆماری ئیسلامی بوون. تۆ دەنگ مەکە دنیات بەدەنگ ڕەنگ کردووە لە ژێر کارخانەی چەکسازی لەوێ منداڵ خەوتووە. سەرۆکەکان هیچێ مەڵێن ئێوە دنیاتان خواردووە لە بن گرمەی پوتینەوە لەوێ منداڵی خەوتووە. دیندارەکان دەنگی مەکان دینی باشتان فرۆشتووە لە بین شەڕی خوداکاندا لەوێ منداڵی خەوتووە. بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایانە چەک نەدین نەهالی بوون هیچ نەخشێکی تێ نەبوایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەوەی ئینسانیەت مردووە سیاسەتوانی زەحمەدا لەوێ منداڵی خەوتووە. بێتامترین قسەی دنیا باستی دمۆکراسیەکە جەنگی هێز و دەنگی بووم بێ خەونی منداڵی کوشتووە. بێتامترین قسەی دنیا باستی دمۆکراسیەکە جەنگی هێز و دەنگی بووم بێ خەونی منداڵی کوشتووە. دیندارەکان دەنگی مەکان دینی باشتان فرۆشتووە لە بین شەڕی خوداکاندا لەوێ منداڵی خەوتووە. بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایانە چەک نەدی نەهالی بود هیچ نەخشێکی تێ نەبوایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەڵەی ئینسانیەت مردووە سیاسەتوان ئیمزامەدا لەوێ من
منداڵی خەڵتوان بریا پلانی ئەم دنیا منداڵی دای بڕشتایانە چەک نەبین نەهاری بوون هیچ نەخشێکی پێ نەبووایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەوەی ئینسانیەت مردووە زیرا سەتوانی زەحمەدا لەوێ منداڵی خەڵتوان هاوڕێسۆما دەڵێ ڕێبەر دروستکردن بۆ خەڵک و سواربوون بەسەر شەپۆلی ناڕزایەتیەکاندا کاری ئەمریکا و هاوپەیمانەکانیەتی بە بڕوان نابێ گلەی لەوان بکەین بە درێژایی مێژوو وایان کردووە و هەرواش دەکەن وەک ئاماژە دراوەکە دیکتاتۆرەکان چەندە لە یەک دەچن لێرەش ڕەوتی پاشایەتی ناڕازیبوون و دژبەرانی خۆیان بە مۆزدوری بیانی و ئاژاوە خواز ناو دەبن خۆمینی دا 2 ساڵ پێش واتە لە ڕێبەندانی 2 ساڵ پێش واتە ڕێبەندانی 1957 کەسایەتێکی لە بیرکراو بوو و بۆ زۆرێک لە گەنجانە نەسرا بوو بینیمان چۆن مێدیاکانی ئەمریکا BBC دەنگی ئەڵمانیا و فەڕەنسا لە ترسی بزوستنەوەی چەپ گۆڕەیان کرد و لە ڕێگەی نۆفێل لۆشاتۆر لەوە ڕێکلامە بەرفراوانەکان کردیان بە ڕێبەر هەمان کار ئێستا بە شێوەیەکی زۆر بەرفراوانتر بۆ ڕەزا پەهلەوی بەڕێوە دەچێت وتەبێژان و لایەنگرانی ڕەزا پەهلەوی هەمان ڕێزمانەیان لە خومینی و بە قەرز وەرگرتووە ژنێک لە لایەنگرانی ڕەزا پەهلەوی لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ BBC دەڵێ چیتر هێزی ناڕازی چاوەڕێ نەکەن کە ڕەزا پەهلەوی ڕێکەوتنیان لەگەڵدا بکات بەڵکو پێویستە ئەوان بێنە ژێر سێپەری شازادە نسلی ساڵی 57 حتمان لە بیریانە ئەو کاتیش خومینی باسی لە وەحدەتی کەلیمە یان حەزب تەنها حەزبۆڵا دەکرد چەندە ئەم دوو بۆچوونە هاوشێون خەڵک کۆماری ئیسلامیان ناوێت بەڵام شایانی شتێکی باشترن لە سەرهەڵدانی دووبارە ڕژیمێکە دەرهێنانی نینۆک شەلاق هەڵواسین ڕێگری لە خەوتن سووتاندن بە جگەرە و ئیعدام لە ڕێگەی ساواکەوە پیشەی بووە بۆ دژبەران و ناڕازیان و ڕەخنەگران
کاگوریە لە نامەیەکدا نووسیویەتی ناڕزایەتیەکانی خەڵکی ئێران لە ماوەی نزیک بە 47 ساڵ دەسەڵاتی سەرکوتگەری کۆماری ئیسلامی مافێکی ڕەوایە. تووڕەی خەڵک مافە، داواکاری ئازادی و دادپەروەری و شکۆمەندی مافە. ئەمەوەی بڵێم خەڵک مافیان هەیە لە دژی سیستمێک بێنە دەنگ کە دەیان ساڵە گەندەڵی و هێژاری و بێدادی کردووەتە ئەمڕازی حکومڕانی و سەرکوت. خەڵک مافیان هەیە لە دژی سیستمێک ناڕزایەتی دەربڕن کە زیندان و ئەشکەنجە و ئیعدامی بۆ داسەپاندنی بێدەنگی دامەزراندووە. هیچ مرۆڤێک کە تۆزێک ویژدانی هەبێت ناتوانێت ئەم مافە نکۆڵی لێ بکات. بەڵام لە تەنیشک ئەم مافەدا مەترسیەکیش هەیە کە هەمیشە لە سەتەوەختی قەیراندا سەر هەڵدێنێت. ئەویش دزینی ئەم مافەیە بۆ ئاڕاستێکی تر. بابزانی ڕفاندن یان دزی ماف یعنی چی؟ یعنی بزوتنەوەیە کە لە دڵی ئازاری ڕاستەقینەی خەڵکەوە هەڵقوڵاوە بکەوێتە دەستی هێزێک کە نە لە ئازاری خەڵک تێگات، نە بۆ مافی خەڵک ماندوو بووە، نە لەگەڵ خەڵک ژیاوە و نە قەرارە لە سبەینەی وێرانی لەگەڵ خەڵک هەناسە بدات. ئەمانە هەمان ئەوانن کە هەمیشە لە کەمیندان فرسەتخوازانی دەرەوە، لۆبیەکانی دەسەڵات، مێدیاکانی هاندەری جەنگ، تۆڕە ئەمنیەتیە دەرەکیەکان و ڕوخسارە سیاسیەکان کە بۆ گەیشتن بە دەسەڵات ئامادەن وڵات بکەن بە خۆڵەمێش. لە بیرمان نەچێ ئەم ڕفاندنە بە زۆری لە یەک ڕێگەوە دەست پێکات بە وشەیەکی فێڵبازانە، ئەویش ڕزگاریە. بەڵێ لە ساتێکدا کە شەقام گەرمە، کاتێک ئینتەرنێت پشراوە، کاتێک دەریایەک لە خوێن شەقامەکانی داگرتووە، ئەم وشەیە زۆرتر دەبیسترێ. کاتێک بنەماڵەکان شین دەگێڕن، کاتێک هیوا و تووڕەئی لە یەکدا گرێ دەخۆن، لە ناکاو ڕۆتێکی دەرەکی دەڵێت یارمەتی نێودەوڵەتی پێویستە. وەڕاست لێرە دەبێت پرسیار بکرێت یارمەتی نێودەوڵەتی یعنی چی؟ ئەگەر مەبەست یارمەتی مرۆڤی و یاسایی و مێدیایی و زەختی دیپلۆماسی بێت بۆ کردنەوەی دەرگای زانیاری گەیاندن، ئازادکردنی زیندانیانی و ڕاگررتنی سەرکوت، ئەمە قسێکی جیایە. بەڵام ئەوەی ئەمڕۆ لە زۆربەی بەیانیە و کەمپەینەکاندا خرایە ڕوو لەم جۆرە نیە. ئەوەی ئەمڕۆ داوا دەکرێت لە جۆری کردارە، بەڵام کرداریش یعنی چی؟ گەماڕۆی نوێ، کاری سایبری، هێرش بۆ سەر سنتەرە سەربازیەکان، تیرۆری ئامانجدار، ناوچەی پەروازی مەمنوع یان جەنگی بە تەواو عەیار. لەبیر نەکەین ئەمانە تەنها وشە نین، مەکانیزمی وێرانین. هەر کەسێک ئەم مکانیزمە پێشنیار دەکات دەبێت ئازایەتی هەبێت و بەرپرسیارەتی ئەمانجەکانی قبول بکات. لەم ڕووزاوانەی دواییدا کۆماری ئیسلامی تاوانباری سەرەکیە، گومان لەمەدانە. بەڵام ئایا کەسانێک ڕۆتێک کە خەڵکیان بانگەواز دەکرد بڕژێنە سەر شەقام یارمەتی بەڕێوەیە ئێستا بەرپرسیارەتی وەردەگرن؟ ئازادی ئەگەر قەرارە لە ئێران جێبەجێ بکرێت دەبێت لە دڵی ئێرادەی وشیاردەرانەی خەڵکەوە بێت، نەک لە دڵی ژووری بڕیاردەران، نەک لە دڵی لۆبیەکانی دەرەکی، نەک لە دڵی تۆڕە ئەمنیەکان و نەک لە دڵی بۆمبارانەوە. کاگوریا لە بەشێکی تری نووسراوەکەیدا ئەڵێت با ئەوەش بڵێم هیچ وشەیەک لە سیاسەتی سەردەمی ئێمە بە ئەندازەی دەستێوەردانی مرۆڤدۆستانە، فریودەرانە و خوێناوی نییە. ئەم وشەیە هەر کاتێک دەسەڵاتەکان بیانەوێت جەنگ بۆ ڕای گشتی هەزم کراو بێ بەکاریەهێنن. لە لیبی هەمان ئەو وشەیە کاری کرد. لیبی تاکە نمونە نییە. عێراق، ئەفغانستان، سووریا هەر یەکە دیاردەیەکن لە هەمان چیرۆک. ناوەکان جیاوازن بەڵام لۆژیک یەکە. وێران بکە دواتر باسی دموکراسیەکەین و ئەم دواترە بە زۆری هەرگیز نایێت. لە سیاسەتی جیهانیدا ئەگەر بەڕاستی پێوەرەکە ڕزگارکردنی خەڵک بێت دەبێت پرسیار بکرێت بۆچی کاتێ لە غەزە و لوبنان ڕۆژانە دەیان و سەدان مرۆڤ لەژێر بۆمبارانەوە لە ناو دەچوون، ئەوانەوە بانگەشەی دەستێوەردانی بەشەردۆستانە دەکەن ئەو کات بێدەنگ بوون ئەگەر بەمانەی ڕاستەقینە باوەڕ بە بەشەر و مافی بەشەر هەبێ. ڕاستی حەشا هەڵنەگر ئەوەیە کە جەنگ بە ئەخلاقەوە دەست پێ ناکات، لە بەرژەوەندیەوە دەست پێ دەکات. ئەخلاق تەنها ڕووپۆشێکی مێدیایە بۆ جەنگ و وێرانی. ئەگەر ئەمڕۆ کەسێک بڵێت بۆ دۆخی ئێران دەبێت دەستێوەردان بکرێت، دەبێت تێبگەین کە لە پشت ئەم ڕستەیە چ بەرژەوەندی و چ پرۆژەگەلێک دەتوانن ئێران وەک ماڵێک کە تیادا دەژین
وە کار دەکەین ببینن بەڵکو وەک پارچەیەک لە پازڵی هەرێمی و جیهانی دەبینن و گۆیا دەبێ بە ئاراستەی نەزمی ئەم پازڵە جیهانیە شکڵ بگرێ. ژیان و گوزەران و ماف و ئێستا و داهاتووی خەڵک لەم بۆچوونەدا زۆر لاوەکیە. کاتێک ئاوا بێت ڕزگارکردنی خەڵک دەگۆڕێت بۆ داگیرکردن و ئەندازیاریکردن و کۆنترۆڵکردنی قازانج و بەڕێژەوەندی سەرمایە لەو پازڵەدا. کاگوریا لە بەشێکی تری نووسراوەکەی ئاڵێت با باسی لایەنێکی تری ئەم بابەتە بکەم. بە بڕوای من هەر بانگەشەیەک دەربارەی ئامادەبوونی هێزە دەرەکیەکان لە نێو ناڕزایەتیەکان چڕاز بێیان نا وەک دیاری زێڕینە بۆ دەستگای سەرکوت، چونکە سیستمی سەرکوت هەمیشە بە دوای یەک شتدا دەگەڕێت، مەشروعیەتی ئەمنی، بە دوای ئەوەدایە کە ناڕزایەتی لە داواکاری خەڵک بگۆڕێت بۆ پرۆژەی دوژمن، بە دوای ئەوەدایە کە بڵێت ئەم ناڕزایەتیانە خۆڕسک نییە، نفوزیە، پەیوەندیە بە موسادەوە یا بە CIA یا بە ئیسرائیلەوە کۆماندۆ هەنار دەکراوە. کاتێک کەسێک ڕەوتێک لە دەرەوەی وڵاتەوە بەڕوونی بانگەشەی دەستێوەردانی سەربازیەکات، مادەی سەرەتایی سەرکوت دەدرێتە دەستی دەستگا ئەمنیەکان. سەداوسیمای کۆماری ئیسلامی و ڕۆژنامەکان لەم ماوەیەدا سەرقاڵی ئەم گێڕانەوە بوون کە گۆیا تێرۆریستەکان لە شەقامەکاندا بوون. ئەم جۆرە بانگەشەکردانە یعنی بەهێزی سەرکوتگەر دەوترێ بفەرموو، ئەمەش بەڵگا، ئەمەش بانگهێشتی فەرمی، ئەمە تەنها یاریەکی ڕێکلامی نییە، ئەم یاریە لە ژیانی ڕاستەقینەی خەڵکدا بە نرخی خوێن تەواو دەبێت. خەڵکێک کە بۆ نان و بۆ کار و بۆ ئازادی دەنگیان بەرز کردەوە بەم جۆرە سیاسەتانە دەنگیان و داوایان دەگوازرێتەوە بۆ ئاستێکی تر کە خوازیاری دەستگای سەرکوت بوو. چونکە کاتێک ناڕزایەتی دەگۆڕێت بۆ یاریگای ئەمنی، سەرکوتیش بێسنوور دەبێت، بیانوو دەدۆزرێتەوە، دەستی ئازادتر دەبێت و بەداخەوە قوربانیەکەی خەڵکە دەبێت بەڕوونی بوترێت ئەوەی بۆ گەیشتن بە دەسەڵات دەست دەداتە دەستی نەتانیاهۆ و ترامپ و کاری تایبەت و بۆمباران لە ڕاستیدا بە خەڵکی ئێران دەڵێت وڵاتەکەت بسووتێنە تا من لە خۆڵەمێشەکەی دەسەڵات دروست بکەم. ئەم لۆژیکە لۆژیکی ئازادی نییە، لۆژیکی فاشیزمی فرسەتخوازە. ئەزانین کە فاشیزم ئیدۆلۆژی نییە و تەکنیکە، تەکنیکێک کە دەتوانێت سواری هەر ئیدۆلۆژیەک بێت. ماناکەی لە یەک ڕستەدا کۆ دەکرێتەوە، بە زۆر حەق بە منە، جا بە زۆری چەک بێ یان بە زۆری سەرکوت. فاشیزم ئەوە بەرفراوان دەبێت بە ئاساییکردنی تاوان، بە سپیکردنەوەی جەنگ، بە گۆڕینی بۆم بۆ چارەسەر و بەدانانی وێرانی لە جێگەی ڕزگارکردن. ئەوانەی لە خەیاڵیاندا وا بیر دەکەنەوە تەنها ڕژیم دەڕوات و هەموو شتێک باشە بێت، مێژویان یا نەخوێندوەتەوە یا ناهێن هەوێت تێبگەن. ڕۆخانی دەوڵەت لە وڵاتێکدا بەبێ ڕاپەڕینی سەراسەری، بەبێ ڕابەریەک کە لە هەمان بزوتنەوە سەری هەڵدابێ، بەبێ ڕێخستن و بەبێ پرۆگرامێکی ڕوون بۆ داهاتوویەکی ئالۆز، بە زۆری بەمانای لەدایکبوونی دەسەڵاتێکە لە هەمان شێوە، چونکە دەسەڵات لە ناو ناچێت، تەنها دەست بەدەست دەبێت و ئەگەر پێک هاتە کۆمەڵایەتی و سیاسی و ئەمنی و کارگێڕیەکان لە ناو نەچن، دەسەڵات دەچێتە دەستی ئەوانەی کە ڕێکخراوتر و چەکدارتر و بێبەزەیترن. ڕێگەی خەبات سەختە و قورسە، بەڵام تاکە ڕێگەی ئازادی بەدەستی خەڵکی وە گیان هاتووی ئێران لەستەم و نابەرابەریە. کاگوریا لە کۆتایی نووسراوەکەیدا دەڵێ من لەگەڵ هەموو برینەکان هێشتا هیوادارم خەباتی خەڵکی ئێران بەبێ دەستدرێژی موساد، بەبێ دەستێوەردانی دەوڵەتە دەرەکیەکان و بەبێ فرسەتخوازی جەنگخوازانی دەرەوە بگاتە ئامانج. ئێران بەدەستی خەباتکارانی ناوخۆ ئازا دەبێت. ڕاستە دوژمن زۆر دڕندەیە، بەڵام لە ناوەرۆکدا شکاوە. ئەم قسەیە خەیاڵپەردازی نییە، واقعگەراییە، چونکە هەر بەدیلێکی ڕاستەقینە بۆ داهاتووی ئێران دەبێت لە دڵی کۆمەلگەی ئێرانەوە سەر هەڵبدات. بەڕێخستن، بە یەکڕێزی، بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەرەنگاری مەدەنی، بە مانگرتن و کاتی خۆی یاخیبوون لە شەقام، بەشکانی ماشینی سەرکوت لە ناوەوە، بە پەیوەستبوونی گروپە کۆمەڵایەتی و چینایەتی و نەتەوەییەکان، بە دروستکردنی سیاسەتی کۆمەڵایەتی نەک سیاسەتی پاڵەوان ناوەن. دەستێوەردانی دەرەکی ڕەنگە حکوومەت بریندار بکات، بەڵام کۆمەلگە دەشکێنێت. ڕەنگە یەک دەسەڵات بگۆڕێ، بەڵام چەند دەسەڵاتی بێلغاو دروست دەکات. ڕەنگە سەرکەوتنێکی میدیایی بەرهەم بهێنێت، بەڵام وێرانیەکی مێژویی بەجێ دەهێڵێت.
جیانت سرفرازن گل در دور دلزن درس موسم نزن ولکن گلستان جیانت سرفرازن گل در دور دلزن درس موسم نزن ولکن گلستان. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ئاگدار کراین کە دایکێکی تێکۆشەر و دڵسۆز هاوڕێ نەسرینی شجاعی لە ڕۆژی 16 ژانویەی 2026 بەهۆی نەخۆشیەوە لە وڵاتی نۆروێژ ماڵاوایی لە ژیان کرد. لەم بارەوە نوێنەرایەتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات ڕاگەیانێکی بڵاو کردەوە کە تێیدا هاتووە هاوڕێ نەسرین لە ساڵی 1968 لە شاری بۆکان لەدایک بوو. بەهۆی هەژاری بنەماڵەکەیەوە نەیتوانی درێژە بە خوێندن بدات، بەڵکو ناچار بوو بە کاری خەیاتی یارمەتی بنەماڵەکەی بدات بۆ دابینکردنی پێداویستیە سەرەتایەکانی ژیان. لەگەڵ سەرهەڵدانی شۆڕشی ساڵی 1350 هەتاوی لە ئێران وێڕای چەندین ئەندامی تری بنەماڵەکەی لەوانە سێ برای تێکۆشەری هاوڕێیان جەمال، لوقمان و ئەمیر ژیانی سیاسی خۆی بە کۆمەڵەوە گرێدا. بەم بۆنەوە هاوڕێ نەسرین چەندین جار لەلایەن ڕژیمی ئیسلامیەوە دەست بەسەر کرا و کەوتە ژێر ئەشکەنجە و ئازارەوە. هاوڕێ نەسرین لە ساڵی 2000 زاینیەوە لە وڵاتی نۆروێژ نیشتەجێ بوو وەک دڵسۆز و دۆستی کۆمەڵە درێژەی بە خەباتی خۆیدا. بەداخەوە پزیشکەکانی لە ساڵی 2024 ئاگاداریان کرد کە بە نەخۆشی شێرپەنجە گرفتارە. لەگەڵ ئەمەش هاوڕێ نەسرین وورەی لە دەستنەدا و چاکۆتایی ژیانی هەستی خۆشەویستی بۆ ژیان و هیوا بە ڕزگاری لە ستەم و چۆسانەوەی هەروە بەهێزمایەوە. وێڕای ڕێزدانان بۆ خەباتی دڵسۆزانەی هاوڕێ نەسرین شجاعی و پێزانینی خۆمان بۆ فیداکاریەکانی هاوزەردی خۆمان لەگەڵ سەرجەمی بنەماڵی بەڕێزیان بە تایبەت منداڵەکانی هاوڕێیان هێرۆ، کاکۆ، شقایق و شیلا ڕادەگەینین یادی عەزیزی هاوڕێ نەسرین شجاعی بەرز و بەڕێز و پیرۆز بێت. هەروەها بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ئاگداری کراین کە هاوڕێ سەعیدی وەیسی ناسراو بە فەرەیدون ڕۆژی 15 ژانویەی 2026 لە شاری فرانکفۆرتی وڵاتی ئاڵمان بەهۆی نەخۆشیەوە ماڵاوایی لە ژیان کرد. لە ڕاگەیاندنی نوێنەرایەتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات کە بەم بۆنەوە بڵاوکرایەوە هاتووە. هاوڕێ فەرەیدون ساڵی 1339 هەتاوی لە شاری بانان لەدایک بوو، بەڵام دواتر لەگەڵ بنەماڵەی کۆچیان کرد بۆ شاری سنە. لە سەراوبەندی سەرهەڵدانی شۆڕشی 1350 هەتاوی لە ئێران هاوڕێ سەعید بوو بە چالاکی ئەو شۆڕشە و توانی دەورێکی بەرچاو بژێڕێت. بەدوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و هێرشی بۆ سەر کوردستان هاوڕێ سەعید هاتە نێو ڕێزی پێشمەرگەکانی کۆمەڵە و بوو بە سیمایکی خۆشەویست و جێ متمانەی هاوڕێیانی. برای هاوڕێ سەعید واتە هاوڕێ ڕەزا وەیسی کە یەکێک لە پێشمەرگە و بەرپرسانی دیاری ناو ڕێزەکانی کۆمەڵە لە ناوچەی سنەبوو ساڵی 1350 هەتاوی لە تێکەڵچوون لەگەڵ سەرکوتگەرانی کۆماری ئیسلامیدا گیانی بەخت کرد. لە ساڵانی دواییدا هاوڕێ سەعید ڕووی کردە هەندەران و لە وڵاتی ئاڵمان نیشتەجێ بوو. هاوڕێ سەعید لە ئاڵمان لەگەڵ ڕەوتی کۆمۆنیزمی کرێکاریدا درێژێ بە خەباتدا و تا کۆتایی ژیانی وەک هەڵسوڕاوێکی کۆمۆنیست مایەوە. وێڕای ڕێزدانان بۆ خەباتی دڵسۆزانەی هاوڕێ سەعید وەیسی و پێزانینی خۆمان بۆ فیداکاریەکانی هاودەردی خۆمانە لەگەڵ سەرجەمی بنەماڵی بەڕێزی ڕادەگەینین. یادی عەزیزی هاوڕێ سەعید وەیسی بەرز و بەڕێز بێت. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ئاگدار بووین کە کاک محەممەدی ئابزان خەڵکی ئاوایی قارنا گیانی بەخت کردووە. کاک محەممەد کەسایەتیەکی خۆشەویست و جێی متمانەی ئاوایی قارنە بوو. هەروەها برای شەهید مستەفا ئابزان لە گیانبەختکردوانی کۆمەڵە بوو. کاک محەممەد بە درێژای تەمەنی کەسێکی چالاک و وەفادار بە ئارمانە بەرزەکانی کۆمەڵە بوو و تا دووە هەناسەی لەو پێناوەدا تەرخاند کرد. زۆر بەداخەوە نەخۆشی شێرپەنجە چیتر مەجای پێنەدا و لە تەمەنی 65 ساڵیدا بۆ هەمیشە دڵە گەورەکەی لە لێدان کەوت و گیانی بەخت کرد. لەلایەن کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و خزم و کەسوکاریەکەین و شەریکی خەمیانین. یادی عەزیزی بەرز و پیرۆز بێت. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان. زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون.
بەڵێ عزیزان و خۆشەویستان جارێکی تر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون بۆ هەرچێ زیاتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوەکەن و ڕاو بۆ چوونی خۆتان بۆمان باسکەن. سپاس و ماڵەوە.